منسوب مرادیم لە مدەڕسکەل و لە مامۆستاگەلێ دەف لە شارگەلە ئێرانە تەدی سەفەکەم و لە ناو ئجرایی ئەمڕۆژە کە افتخارەوەمە بوو لە خزمەت دەفنەوازگەلە خۆشەویستێ کورد و هاوڵاتی خۆمانابین بە خوانندگی دوو برای عزیزم جنابای دکتۆر حسینی دکتۆر سید بەهادین حسینی و کاک حەمید عزیز کاک حەمید وەکیڵی عزیز لە خزمەتیان نبووین دەستخۆشیەکەم لە برای خۆشەویست مای مرادی کە منیان بەلایەق زانی و من لە خەمەتەم عزیزگەلا بم وەکو ڕاهبەر ئۆرکسترێک وەکو ڕاهبەر گروهێک. ئەم جەشنە سەفتە جەهانیە هەورامانە کیمە هاتینەکە لی جەشنە شرکت بکەین و عنوانی یەک لە کورد و عنوانی یەک هۆنەرمەند و عنوانی یەک گروه کە بایم لە ئی جەشنە شرکت بکەین و لی شادمانیە و پیغام منطقه خۆمانیش بۆ عنوان نمایندەی مردم منطقه خۆمانی لە ئوستانە کرماشان لە شارە سەرفرزاو و لە طرف مردمی یارستان برسیم و تبریک بشیم و هەورامان کە خۆمانیش واقعا جزء ای فرهنگ زانیمن و هم آیینمان جزء ای فرهنگ هەورامان است و هم موسیقامانیش و هم زمان کلامیمانیش. یک دست جانانه به افتخار میهمان ویژه جناب آقای دکتر ایوبی نماینده یونسکو دبیر کل یونسکو در ایران که در روستای زیبای پالنگان شرف حضور دارند. آقای دکتر خیلی خوش آمدید، قدمتون روی چشم ما. ئەزانم کە هەورامان سەبتێ جەهانی کریاگە بۆ بوونەوە ئەم بەرنمەیانە لە تەریقە ئوستانداری ئوستانەوە هەروەها مدیرانە کل ئەرشەدە ئوستانە و لێرە بەرگوزاریان کرد و ئێمەشەم افتخارمانە بوو کە لە خزمەت دەبیر کل محتەرەمێ سازمانی یونسکۆی جەهانی شابین جەنابای دکتۆر ئەیوبی کە لە تارانەوە تەشریفیان ئاوردوو و مردمێ خۆشەویست و خوێنگەرمێ وڵاتەکەمان کە حەزیان کرد بە بەرنامەکە بەرنامێکی جوان و ڕێک و پێک بوو لە خزمەتەوە عزیزگەلای ئێرامان. ئاریا پیریم خەڵکی کامیاران شرکتم کردووە لە مەراسمی سەبتی جەهانی یونسکۆ.